ئەم کاتتان باش بیسەرانی هێژان لە ڕادیۆ دەنگی گەلەوە با یارمەتی هاوکارانم گەشتی هەواڵەکانی ئەمڕۆ یەکشەممە حەڤەی ئابی 2025 پێشکەش دەکەین کاتژمێر با کاتی ناوەندی ئەوروپایە. لە کەمپی پەنابەرانی شەهید ڕۆستەم جوودی لە مەخموور چالاکی ئێشەگیری بۆ ئازادی جەستەی ڕێبەرۆجەلان کە لە 20 تەمموزی ساڵی 2023 دەستی پێکردووە پێی ناوەتە ڕۆژی 759 خۆی. ئاشەوی ڕابردوو مەراسمی گۆڕێنی ئێشەگیری لە گروپی 147مینەوە بۆ گروپی 148مین لە بارەگای کۆمیتەی خانەوادی شەهیدانی مەخموور باخولەکێک ڕێزگرتن لە گیانی پاکی شەهیدانی ئازادی دەستی پێکرد و هەروەها چالاکێکە باوتنەوەی تووڕەشم بەردەوام بوو گروپی 148مین ئێشەگیریەکەیان لەستۆ کرد. ناوەندی ڕاگەیاندنی قەسەدە سەبارەت بە ئۆپراسیۆنی ئەمنی لە گوندەکانی ڕۆژهەڵاتی دەیرە زۆر ڕاگەیاندراوێکی بڵاو کردوێتەوە و لە ڕاگەیاندراوەکەدا هاتووە هێزەکانی ئەنجومەنی سەربازی دەیرە زۆر بە بەشداری یەکینەکانی پاراستنی ژنان یە پەژە هەڵمەتێکی گەڕان و پاکردنەوەی بەربڵاویان لە شارۆچکەی خەرانیج کە لەم چەند ڕۆژەی دواییدا هێرشەکانیان زیادی کردبوو ئەنجام داوە و شارۆچکەکەیان بە تەواوی پاک کردوتەوە 12 گومان لێکراو کە ئەندامی شانی چەتەکانی داعشن دەستگیریان کردوون. ئەم گومان لێکراوانە بە مەبەستی بڵاوکردنەوەی پشێوی و تێکدانی ئارامی ناوچەکە پەنیاز بوون چالاکی تێرۆریستی لە هەرێمەکە دژی ناوەندە ئەمنی سەربازی و مەدەنی و خزمەتگوزاریەکان ئەنجامدەن. هەروە لە ئەنجامی ئۆپراسیۆنەکەدا هێزەکانی ئۆپەراسیۆن توانیویانە 4 شەڕوانی ئەنجومەنی سەربازی دەیرە زۆریش کە ماوەیەک لەمەوە بەر لا بنکێکی تەندروستی ڕفێنرابوون ڕزگار بکەن. ئاماژە بەوەش کراوە کە ئۆپراسیۆنەکە لە چوارچەوەی هەوڵە بەردەوامەکان بۆ بەرقرارکردنی ئاسایشی گوندەکانی ڕۆژهەڵاتی دەیر و زۆر ئەنجام دراوە و لەلایەن هۆزەکان و دانیشتوانی ناوچەکەوە پاڵپشتی لێکراوە. لە شاری هێلسینبۆرگی سوید بابۆنەی جێژنی ژیانەوەی 15 ئابەوە مەراسمێکی بەڕێوە چوو لە وتارەکانی مەراسمەکەدا ئاماژە باگرنگی مێژووی 15 ئاب لە تێکۆشانی گەلی کورد بۆ ئازادیدا کراو هەروەها وتیشیان ئەمڕۆ سەرەتای تێکۆشانی هەبوونی گەلێکە کە نکۆڵی لێدەکرا. 15 ئاب نەک هەر ڕۆژێکی بەرخۆدانە بەڵکو بۆ گەلی کورد جێژنێکی نەتەوەیە. لە مەراسمەکەدا یادی سەرجەم شەهیدانی تێکۆشانی ئازادی کوردستانیش کرایەوە و ڕایانگەیان کە خاوەنداری کردن لە میراتی تێکۆشانی شەهیدان لە پێناو ئازادیدا گەورەترین بەرپرسیاری دەخاتوە ئەستۆی هەر کەسێک. لە شاری لیلی فەڕەنسا مەراسمێکی یادکردنەوە بۆ شەهیدان نورەدین سۆفی کۆچەر و ئورفا خەمکین ڕۆژ و سیپان تەکمان دانرا کە لەم دوایانەدا شەهید بوونیان ڕاگەیاندرا. مەراسمەکە لەلایەن ناوەندی کۆمەڵگەی دیموکراتیکی کوردی شاری لیلەوە ڕێک خرابوو. لە وتارەکانی مەراسمەکەدا باس لەوە کرا کە شەهیدان لە تێکۆشانی ئازادی کووردا پێشەنگن و ڕێبەری بەرخۆدانن. هەروە ڕاشیانگەیان ئەوان بۆ ئازادی و دادپەروەری گیانیان بەخت کرد و بوونەتە مایە ئیلهام بۆ نەوەکانی داهاتوو. نوێنەری ناوەندی کۆمەڵگەی دیموکراتیکی کوردی شاری لیلیش ئاڕاگەیان هەموو شەهیدانمان بە تایبەتی نورەدین سۆفی کۆچەر و ئورفا و خەمگین ڕۆژ و سیبان تەکمان بە ڕێزداری و بەبیردێنینەوە و ئەوان نوێنەری ڕێگای سەرکەوتن و تێکۆشانن و ڕێگا بۆ ئێمە ڕوون دەکەنەوە. هەروە لە مەراسمەکەدا کورتە فیلمێک لەسەر ژیان و تێکۆشانی شەهیدان پەخشکرا. شێخ موسا عەزیز ئەلخەلاف یەکێک لە گەورەکانی هۆزی ئەبول سالح لەگەڵ هاوژینەکەی لە هێرشێکی چەکداری کەسانی نەناسراودا کوژران. بە پێی وتەی شاد حەڵانی ڕووداوەکە شێخ موسا عەزیز ئەلخەلاف و هاوژینەکەی لە کاتی گەڕانەوەیان لە شاری جەزا بۆ گوندەکەیان لە ڕۆژاوای شاری بوخشەوی کانتۆنی دەیرە زۆر بە دەسڕێژی گولە لەناو ئۆتۆمۆبیلەکەیاندا دەکوژرێن. لە شاری مرسین کۆمەڵی چوکرۆڤا بۆ هاوکاری لەگەڵ بنەماڵی زیندانیان و سزادراوان و کۆمەڵی پارێزەران بۆ ئازادی ئۆهەدە و هەروە پارتی دیموکراسی و یەکسانی گەلان دەم پارتی لە بەردەم بینای ڕێخستنی ناوچەی ئاکتینیزی دەم پارتی بۆ ئەوەی سەرنجی گەل بکێشنە سەر پێشلکاریەکانی مافەکان لە زیندانەکان کۆنگرێکی ڕۆژنامەوانیان ئەنجامدا. عەداڵەت کۆران هاوسەرۆکەی توایدەر لە چوکرۆڤا ڕایگەیاند ئەشکەنجەدان هەڵسوکەوتی خراپ و پشکنینی زۆرە ملی
بە ناو جلوبەرگەکاندا دەرمان نەکردنی زیندانیانی نەخۆش و سنووردارکردنی هەڕەمەکی و ئازادکردنی مەرجدار لە ناو زیندانەکانی تورکیادا شێوەیەکی سیستەماتیکی لێ هاتووە. هەروەها ڕاشی گەیاند ئەو گۆشەگیری ڕەهایی کە بەسەر ڕێبەر ئۆجەلاندا سەپێنراوە تەنها پێشنکردنی مافی تاکەکان نییە، بەڵکو پێشنگاریەکی جددیە لە بەردەم داهاتووی دیموکراسی تورکیا و پرۆسەی ئاشتی. هەروەوتیشی دەبێت گۆشەگیری سەر بەڕێز ئۆجەلان هەڵبگیرێت و هەروەها لەلایەکی تریشەوە هێدیە ئەرچان لە دایکانی ئاشتی داوای مەسوگیرکردنی ئازادی ڕێبەر ئۆجەلان و هەموو زیندانیانی سیاسی کردووتی بۆ ئەوەی ئاشتی سەرکەوێت دەبێت زیندانیانی سیاسی ئازاد بکرێن. هاوسەرۆکی گشتی پارتی یەکسانی و دیموکراسی گەلان تونجەر باقیرخان لە کە بەشداری مەراسیمی یادکردنەوەی حاجی بەکتاش وەلی کردبوو لە چوارچێوەی یادکردنەوەکەدا و تاریکی پێشکەش کرد و ڕایگەیان عەلەویەکان لە هەموو قۆناغەکانی تێکۆشاندا بۆ دیموکراسی وەک داینەمۆی ئاشتی بوون. وتیشی عەلەویەکان بە بەرخۆدانی خۆیان هێز بە دیموکراسی دەبەخشن و وەک برایەکان نکۆڵی لە ناسنامەیان دەکرێت، بەڵام ئێمە ئەو زنجیرە ترسەمان پێکەوە بە تێکۆشان تێکشکاند و گەیشتووینەتە ئەمڕۆ لەو باوەڕەداین کە دەتوانین بە ئازادی و یەکسانی بژین. هەروەها ئاماژەی بە هێرشەکانی سەر عەلەویەکان لە سووریاش کرد و وتی براکانمان لەوێ ڕوبەڕووی جێنۆساید کراونەتەوە، وەک ئیزەدیەکان هەر پاشماوەکانی داعش بوون عەلەویەکانیان کۆمەڵ کوژ کرد. جارێکی تریش دەڵێم ئێمە لە بەرامبەر ئەم جێنۆسایدەدا بێدەنگ نابین و کوردانی ڕۆژاواش بێدەنگ نابن و ڕێگە نادەن عەلەویەکان ڕوبەڕووی کەربەلایەکی نوێ ببنەوە. فەرماندەیی ئۆپەراسیۆن هاوبەشەکانی عێراق ڕایگەیان لە باشووری گوندی تەلعیدە لە وادی شاری سنووری شارۆچکەی داقۆقی سەر بە پارێزگای کەرکووک با فڕۆکەی F-16 بردومانی مۆڵگەیەکی چەکدارانی داعش کراوە و بەهۆیەوە 6 چەکدار کوژراون و مۆڵگەکانیشیان خاپور کراوە. هەر بە گوێرەی زانیاریەکان ئۆپەراسیۆنە هاوبەشەکان دووجار و لە دوو کاتی جیاوازدا ئەو بردومانانەیان ئەنجام داوە. یەکەمیان لە 12 ئەم مانگە بوو و دووەمیشیان لە 14 ئاب لە سنووری پارێزگای کەرکووک بووە، بەڵام دەرەنجامی بردومانەکان ئاشکران نەکراوە و ئاماژیشیان بۆ کردوکە لە ماوەکانی داهاتوودا ئەنجامەکان ڕادەگەێنن. ئەمیر ڕەیسیان پارێزەری شەریفە موحەممەدی ڕایگەیاند سزای لە سێدارەدانی شەریفە موحەممەدی لەلایەن دادگای باڵای ئێرانەوە بە تەواوەتی پەسەند کراوە، دەشڵێت بەبێ سەرنجدان و بەڕەچاوکردنەوەی کەم و کورتەکان سزاکەی پەسەند کراوە. جێی ئاماژەیە لە 5 کانونی یەکەمی ساڵی 2023 شەریفە موحەممەدی خەڵکی ورمێ و دانیشتووی شاری ڕەشت لەلایەن کارمەندانی بەڕێوەبەرایەتی زانیاری ڕەشت بە تۆمەتی پرۆپاگاندا دەژی دەوڵەت دەستگیر کرا و لە 11 مانگی شوباتدا سزای لە سێدارەدانی بەسەردا سەپێنرا. سعید خەتیبزادە جێگیری وەزیری دەرەوەی ئێران لە چاوپێکەوتنێکی تەلەڤیزیۆنی ڕایگەیاند ئێمە بەردەوام دەبین لە دانووساندن لەگەڵ بریتانیا و فەڕەنسا و ئەڵمانیا، بەڵام نامانەوێت هیچ لایەنێک بە خراپی سوود لەو دانووساندانە وەربگرێت و دژی ئێران بەکاری بهێنێت. هەروە دەشڵێت هەندێک وڵات وەک چەکێک دانووساندنی ئێران لەگەڵ ئەوروپا بەکاردەهێنن، بەڵام تاران دڵنیایی دەبێت کە ئامانجی ئەوروپا دانووساندن بێت نەک زیانگەیاندن بە ئێران. ئەمە لە کاتێکدایە کە ڕۆژی پێنجشەممە وڵاتانی بریتانیا، فەڕەنسا و ئەڵمانیا هۆشداریاندایە ئێران ئەگەر بەردەوام بێت لە پیتاندێنی یۆرانیۆم سەرجەم سزاکانی پێشڕەکەوتنەکە بەسەر ئێراندا دەسەپێننەوە و داوەشیان کرد ئەو وڵاتە بگەڕێتەوە سەرمێزی دانووسان. گەشتەی هەواڵەکانی ئەم کاتژمێرەمان پێشکەشکردن هەر شاد بن.